کاتێکدا یەکی ئایار بەڕێوە دەچێت کە ناکۆچیەکانی سیستەمی سەرمایەداری و کێبەچێ و شەڕی بازرگانی و ململانی دەوڵەتە زلهێزەکان لەسەر دابەشکردنەوەی جیهان ئاسایش و چارەنووسی کۆی ژیانی سەر ڕووی زەوی خستۆتە مەترسیەوە. فاشیزمێکی نوێ بەڕابەرایەتی ئەمریکا و ئیسرائیل کە لە توانای سەربازی وێرانکەر بەهرەمەندن خەریکە گڕ لە دنیا بەردەدات. خۆرهەڵاتی ناوەڕاست کەوتۆتە بەردەم ڕووداوی گەورە، نەخشەی ئابووری و سیناروی سیاسی جۆراوجۆر بۆ ئارایشدانەوەی ناوچەکە بە قازانجی زلهێزەکان لە ئارادایە. دەوڵەتە دیکتاتۆرەکان و هێزە هەلپەرستەکانی ناوچەکە تێگڕا خەریکی خۆگونجاندنن لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا. تورکیا و ئێران و سووریای دوای ئەسەد و ئیسرائیل لە هیچ جۆرە تاوانێک دەست ناپارێزن. هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران بە هەموو نرخێک هەوڵ دەدەن وەک ئیمپریالیزمی ناوچەیی ڕۆڵی دژە ئینسانی و دژە ئازادی خۆیان درێژە پێ بدەن. دەوڵەتی ئیسرائیل زۆر خوێن ساردانە لە غەزە کۆمەڵکوژی دەکات و حەماس و ڕەوتە ئیسلامیەکانی بەناو بەرەی مقاومە داخستنی دۆزەخێکی نوێ لە دەرەوەی خۆیان کە لە دەرەوەی خۆیان هەموو شتێک بسووتێنێ وەک مژدە دەبەخشنەوە. دەسەڵاتدارانی بۆرژوازی عێراق و هەرێمی کوردستان دژی ژیانی خەڵکیان کردووە بە دژایەتی ژیانی خەڵکیان کردووە بە سیاسەت و استراتیژی خۆیان. پێڵی بەفرین و زنار من دەناسن، کێوی سەرکەش سنووری خار من دەناسن. من ئەو کەسەم ئەو دەمەی ئێوارە کە دێ لەگەڵ هەڵبوونی گڵۆپی شەقامەکان ناخی منیش وەک تەنوورێدا دەگیرسێ بۆ خەمی ڕۆژێکی تر و بۆ خەمینان. من کۆڵبەرم بەردی سزیف دەجوڵێنم، باری سەختیمان و نەمان لە کۆڵمایە. من کۆڵبەرم ژیان بۆ من چیرۆکێکە نەک بە مەرجێ بە سەد مەرجیش دوایی نایە. لێم مەپرسن کێم و خەڵکی کام هەوارم، من کۆڵبەرم سنووری مەرگ و نانەجێم. خوێنە خەنەی هەردوو پێمە و هەر بۆیە هەم سوورە نەخشەی جێپێکانم هەر سوورە ڕێم. من بۆ نانێ دەبێ ڕووکەمە ئاسمانێ، هەر ئەویشە شاهیدی هەنگاوی مەرگم. ئەو لە وەرزی ڕەهیەڵەیە هەورە پۆشێ، من هەم بە چەتری خودام و هەم بێبەرگم. خۆریەکانی مەرجی سنوور من دەناسن، هەروەها دێ و درنجی داستانەکان. خێوەکانی دیرۆکی دوور من دەناسن. سەرڕای ئەو بارودۆخە خراپە نالەبارەی دووچاری کرێکاران و کارمەندانی کارەبا بۆتەوە، حکوومەتی کاربڕێکەریش هەستا بە جێبەجێکردن و خانشینکردنی لەدایکبوانی 1963 1964 1965. ئەمەش کاریگەری نەرێنی خۆی بەجێهێشتووە، بۆتە هۆی قورسایی پاڵەپەستۆی زیاتر لەسەر کرێکاران و کارمەندەکانمان. چونکە حکومەتی هەرێم ساڵانێکی دوور و درێژە دامەزراندنی ڕاگرتووە و شوێنی ئەوانەی خانشین دەبن یا گیانە دەدەدەن بە کرێکار و کارمەندی تازە پڕ ناکاتەوە، بەڵکو کارەکانیان ئەرکەکانیان دەخاتە سەر شانی کرێکاران و کارمەندەکانی تر. ئەمەش ڕاستەوخۆ دەبێتە درێژکردنەوەی سەعاتی کارکردن کە تەواو پێچەوانەی ئەو بڕیار و یاساکارەی تایبەتە بە کەتی کارەبا تەواوی ناوەندەکانی کار کە دەبێت کارمەندێک کە ستاندارد 35 کات ژمێر لە هەفتەیەکدا کار بکەن. لە ئێستادا ویزگەکانی کارەبا چاکسێزەکانی کارەبا بە تایبەتی و تەواوی بەشەکانی ناوەندی کارەبا لەبەر کەمی کارمەندان لە ئێستا لۆدێکی زۆریان لەسەرە و زۆرترین کارەکەن. بە ناوی ڕێکخراوی سەربەخۆی ژنانەوەیەکی ئایار لە ئێوە هەموو کرێکارانی جیهان پیرۆز دەکەیت. یەکی ئایار ڕۆژی یەکێتی و هاوشتی جیهانی چینی کرێکار، ڕۆژێکی زۆر گرنگە بۆ کرێکاران، بۆ ئێمەش وەکو ژنان کە دووچاری جۆرەها ستەم و هەڵاواردن دەبینەوە لەلایەن سیستەمی سەرمایەداریەوە. بە هەمان شێوەیەکی ئایار ڕۆژێکی گرنگە بۆ ژنان و ڕێکخراوەکانی ژنان. ئێمە لە کاتێکدا یەکی ئایار بەرز ڕادەگرین، ژنان لە کوردستان لە دۆخێکی هێجگار سەخت و پڕ مەترسیدار ژیان بەسەر دەبن. ژنانی کرێکارکاری تاقەتفروکێن و کەمترین موچەیان پێدەدرێت. شاری دەرونی بۆ بەخێوکردنی مناڵان لە کوردستان، موچەی نایەکسان بە تایبەتی لە کەرتی تایبەت. ژنانێکی زۆر لە کوردستان ناچارن کاری تاقەتفروکێن بکەن بۆ بژێوی ژیانی خۆیان و ماڵ و مناڵیان بەبێ بوونی سیستەمی سەلامەتی و چاودێری لەسەر کار.
کاتی دووجیانی و دایکایەتی لە کەرتی تایبەت بۆتە نەریت. ئەمە جگە لە ڕوبەڕووبوونەوەی تەحەڕوش و بێڕێزی لە شوێنی کار. ئێمە ڕێکخراوی سربەخۆی ژنانمان پێک هێنا کە چاو ببڕێتە نایەکسانی و جیاکاریەکان. ئەمەش ببێتە هەوێنی گۆڕانکاری و ڕێکخراوبوون بۆ چاکردنی ژیان و گوزەرانی ژنان و ژنانی کرێکار. هاتنە مەیدانی ژنان بۆ ناو کار شوناسێکی نوێ دەداتە ژنان بە پێچەوانەی ئەو دیدی پێڕوانینەی ژن دەخاتە نێو چوار دیواری ماڵ و دەستی کۆتا دەکات. لە کار و ڕێکخراوبوون ئازادبوون لە کۆتوبەندی کۆنەخوازان. کرێکاران پێویستە بەدەر لەوەی پیاو بن یان ژن، بەدەر لەوەی کورد بن یان عەرەب و تورک، بەدەر لەوەی شیعە بن یان سونە، بەدەر لەوەی موسڵمان بن یان کریستیان و یەزیدی یان بێدین، بەدەر لەوەی کرێکاری ناوخۆ بن یان هاتوو لە دەرەوە. دەبێ یەکگرتو دەست لە ناو دەست بە ڕێزێکی یەکپارچە و ڕێکخراوەوە لە پشتی ماف و داخوازی نوێنەرەکانی خوانەوە بەرامبەر بە سەرمایە و دەسەڵاتی چینی بۆرژوازی و خاوەن کۆمپانیاکان ڕاوەستن بۆ بەرگری لە ماف و داخوازیەکانیان. ئەمە هەوێنی سەرکەوتنمانە. یەکی ئایار ڕۆژێکە بانگەوازمان دەکات بۆ یەکگرتووی ڕێکخراوبوون بۆ باشکردنی دۆخی ژیان و گوزەرانمان. بۆنەی یەکی ئایە ڕۆژی جیهانی چینی کرێکارانەوە ئەمڕۆ بڕیارماندا بەو بۆنەیەوە ڕێپێوانێکی جەماوەری ساس بکەین کە لەسەر جەمچین و توێژەکانی کۆمەڵگەی کوردیدا پێکهاتووە. ڕێپێوانەکە لە سەوەڵەکەوە دەست پێ دەکا بەرەو باخی گشتی. لەوێدا لە مەڕاستیمێکدا وتاری کۆمیتەیەکی ئایر پێشکەش دەکرێت و چەندین چالاکی جۆرا و جۆر لەوێ پێشکەش دەکرێت بە بۆنەی یەکی ئایارەوە. ئەم کۆمیتەیەکی ئایرەش هەمیشە ساڵانە چالاکی خۆی ئەنجام دەیە هەر ساڵە و بە شێوازێک. ئەم ساڵ بەو شێوازە بڕیاریدا ئەو چالاکی ئەنجام بدە. هەڵبەت ئەم چالاکیانەش بۆ هاوپشتی و هاو خەباتی و پشگیریکردنە لە بەدیهێنانی مافەکانی کرێکاران کە بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەو بارودۆخ و ئەو سیاسەتە سەرمایەداریەی ڕوو لە وڵاتەکە و ڕوو لە هەرمی کوردستان کردوێتی چەساوەتەوانە. بارودۆخی کرێکارانی ژنانی کرێکاران بەڕاستی لە بارودۆخێکان لەوانەیە ئێمە دوورا و دوور ببینین، بەڵام لە ناو خۆی خودی خۆیانە هەڵبەت ئەوانیش بەشێکن لەو کەسانی چەوسێنراو نەتەوانێ بەرامبەر بە ئەو بارودۆخە هەڵبەت بێبەش نین لەو چەسانەوەی بەرامبەریانەکرێت. لەوانەیە ئەو کارانی پێیان دەکرێت بە هەڵبە و بە تاقەوزەی خۆیان نەبێت و بڕێک پارەشیان لە بەرامبەر بەکارەکەیان کەمتر بدرێت لەوەی کە بەپێی ئەو کاری کە ئەنجام بدرێت بڕەپارەیەکی شیاویان بدرێتێت. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەو کللتور و دابوونەریتەی کە بەرامبەر ئافرەت دەبینرێت وا دەکات ئەو چەسانەوەی زیاتر بێ بەرامبەر بە ئافرەتان. چونکە لە وڵاتی لە هەرێمی کوردستاندا جگەل لە ژنانی کرێکاری کوردستان ژنانی بیانیشمانەیە کە لە دەرەوەی وڵاتەوە هاتوون لێرە ئیش ئەکەن. ئەمەش بەشێکە لەوە. ئەمە هۆکارێکی تریش دەدەر ئەخات کە کرێکاری ژنانی کوردستان کەمتر کاریان دەست ئەەکەوێ ئەگەر چ بای ئەوەی کە لەوانەیە کرێکارێکیش بێ بەڵام بە زۆر بەداخەوە ئەم قسەیەکەم درەنگتر و کەمتر کاریان دەستەکەوێ بەرامبەر بەو ئەو مادووبوونەی کاریان دەکەی. ئەمەشمان بیر نەچێ ئێمە هەر ئەمە نەبێنین بڵێن ئەو کە ئەو ئافرەتانەی یاخود ئەو کەسانەی کە لەسەر جادەکان مەڵە هەڵبەت لە کۆمپانیاکانە ئیش ئەەکەن کرێکارن، بەڵکو ئەو کەسانەی فەرمانبەریشن و بەرامبەر بە بڕێک پارە کار ئەەکەن ئەمانیش دەچنە قاڵبی کرێکار و لە بەرۆی ماندوو دەبن لە بەرۆی کارێک دەبەخشن بە و کات دەبەخشن بەو ئیش و ماندووبوونی بە دوای خۆیدا دەهێنێ. ژنانی کارگەری لە کوردستان بەڕاستی زەحمەتە. سەرباری ئەوەی کە ڕۆژ تا ئێوارە نەهامەتی و دەربەسەری و بێ ئیش و بێکەسابەت لەسەر جادە
سەرباری ئەوانش ئیهانە و سوکایەتیان زۆر پێکرێ چیلانی معدنیەوە چیلانی نەفسیەوە یعنی بینی ڕۆژانە لەسەر ئەم جادەیە ژنانە بینی ئیشی دەسیەکەن ئیشی کارەکەن بەڕاستی کارێکی قورسە بۆ ئەمڕۆ بۆ ژنان من لێراکەوە ئەمێ ئەوە بگەێنمە ژنان پێم وایە ئەمڕۆ ئەتر تاکەی بەسە بێنە دەرەوە لە ناو چوارچێوەی ئەو دیوارە بێنە دەرەوە بێن خۆیان بە دەنگی بەرز بانگەوازی خۆیان دەربڕن کە ئەتر بەسە چی لەژێر ئەم چەسانەوە و نەهامەتیە لەبەر ئەوەی هیچ کارێک و ئیشێکیان نییە ناچارن بڕۆن ئەوە قبولکەن چی لانی دەسەڵاتەوە چی لانی خەڵکانی سەرمایەدارەوە ئەمانە دەستدرێژی سکسی دەستدرێژی هەموو بە شێوەیەک ئەکرێتە سەر ژنان و چیتر ئەتر ئەمە جێی ئەوە نییە قبول بکرێ پێم وایە کە ژنان خۆیان یەکەم شت خۆیان بێنە مەدان دەنگی خۆیان بەرزکەنەوە بێنە ڕزی ئێمەوە ئێمەش لە پاڵ پشتیانین بە هەموو شێوەیەک ئەتوانین بتوانین شتێکیان بۆ بکەین ئەوانش خۆیان ئەتا نێنە دەرەوە ئەتا دەنگ بەرز نەکەنەوە ناڕەزایەتی خۆیان دەرنەبڕن ئێمە بەتەنیا هیچمان بۆ ناکرێت دریای وفی کناری